جارێکی دیکە نرخی دۆلار لە بازاڕەکانی ئاڵوگۆڕی درا و بەرزبوونەوەی بەرچاوی بەخۆیەوە بینی. تا ئامادەکردنی ئەم راپۆرتە هەر دۆلارێک بە 1616 دینار مامەڵەی پێوە دەکرێت. کاسبکارانی بازاری دۆلارفرۆشانی هەولێریش هۆکارەکە دەگەڕنەوە بۆ ئەوەی خستنەڕووی دۆلاری کاش لە بازاڕەکان زۆر کەمە. ئەمەش هۆکاری سەرەکیە. ئەوەی دەبینی کە ڕۆژانە باقی ناوەندی ئەو ڕژەی دۆلار دەخاتە بازارەوە کە کاشەکەی بەڕاستی کاشەکە زۆر کەمە. ئەمە تاسیری هەیە لەسەر بازار. ئەمەوا دەکە بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ نرخی دۆلار بەرز بێتەوە. ئەم باردۆخێکی ئێستا دەبینی لە شەرق ئەوسەط بە تایبەتی شەڕی فەڵەستین و غەزە و ئەو میلیشیانەی کە دەبینی هێش دەکەنە سەر ئەمریکانی ئەمریکا و ئەوانە بەڕاستی هەموو هۆکارن بەڕاستی ئەوەی کە جموزۆڵی بازار بەو شێوەیە بێ و جموزۆڵی بازاریش تەعەدەک بەڕاستی زۆر سستە لەبەرەوەی باردۆخە دەبینی هەم دۆلار بەرزە. کاتی کە دۆلار بەرز دەبێتەوە هەموو معاملەکان بەڕاستی بە شێوەیەکی يعني گشتی ڕادەوەستی شتێکی لێرە چکە حکوومەتی عراقی دەوێت معاملەی بە دۆلار نەکات نزیکە بە دینار بکە ئەتو سوێر شوێنێک شتێکی کڕی بە دینار دێدێ بەیان بە 132 حساب دەکەن بۆت ئەگەر نا ئیزراعاتی دەگەر دەکرێتن. یعنی حکوومەتی عراقیش قراریدا لە گومرگەکانیش هەم بە دینار ینی بۆ گومرگەکان دیناریان دەدەنی لە باتی دۆلاری پێشان دۆلاریان دەدا بەڵام ئێستا لەو ڕۆوە دۆلارەکەیان نادەن دیناریان دەدەنی بە 132 هەزاری لە باتی گومرجی. ڕۆژنامەنووسێکی ئابووری لەبارەی دابەزینی نرخی دینار بەرامبەر با دۆلار باز لەوە دەکات. ئەو ڕێکارانەی بانکی ناوەندی گرتوونیەتە بەر تەنها بۆ بەرزنەبوونەوەی زیاتری نرخی دۆلارە. هۆکاری دانەبەزینی نرخی دۆلاریش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە تا ئێستا وەزارەتی خەزینەی ئەمریکی پێی وایە لە ڕێگەی دەواازەکانەوە دۆلار دەچێتە دەرەوەی عێراق. یەکێک لە هۆکارە هەرە سەرچیەکانی ئەوەیە تاوەکو ئێستا بانکی مرکزی ئەمریکا بانکی فیدرالی ئەمریکا پێی وایە ئەو دۆلارانەی کە دەینێرێت بۆ عێراق بەشی زۆری بە ڕێگەی قاچاق لە ڕێگەی دەواازە سنووریەکانەوە دەنێردرێت کە ئەمە ئەرچی حکوومەتی عێراقا پێویستی بەوەیە کە زیاتر ڕێگری لە برنە دەرەوەی ئەم دۆلارانە بکات. هەر کاتێکیش با بڵێن ناو بەناو کە بانکی ناوەندی ڕێکاری نوێ دەگرێتە بەر بۆەوەیە کە زیاتر بەڕاستی نرخی دۆلار لەو ئاستی ئێستای بەرز نەبێتەوە. لا یەکەم ڕۆژی مانگی تشرینی دووەم بانکی ناوەندی عێراق بە نزیکەی بڕی 199 میلیۆن دۆلاری خستە بازارەوە. لەو ڕێژەیە تەنها 21 میلیۆن و 700 هزار دۆلار بەکاش بووە. ئەم پێشاتەش لە کاتێکدایە تا ئێستا هەوڵەکانی بانکی ناوەندی بۆ جێگیرکردنی نرخی دۆلار بێ ئەنجام بوونە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.